بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ بینێرە عزیز و خۆشەویستەکان خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی گفتوگۆ دێمەوە دیدارتان تەوەری بەرنامەی ئەم جارەمان ئامادەکاریەکانی خوێندکاران و قوتابیان بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزیەکەم بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر زانا ئەحمەد قەساب پزیشکی پایە بڵندی دەرونی هەروەها لە ستودیۆکانمان لە شاری هەولێر بەڕێز نەوزاد سەعید شارەزای بواری پەروەردەیی بە ناوی ستافی بەرنامەوە بە خێراتنی هەردوو بەڕێزانیان دەکەین. کاک دکتۆر سڵاوتان لەبێ بەخێر بێن. سەرەتا بێمە لای بەڕێزتان مەبەست لە تاقیکردنەوە چییە بە شێوەیەکی گشتی؟ سپاس بۆ بەرنامەکەتان دەستخۆش کاک زانە. تاقیکردنەوە بە گشتی بریتیە لەوەی کە ئەو معلوماتی ئینسان پێیەتی زانێرەکانی لەسەری هەندێک پرسیاری لێ بکرێ بە کورتی یاخود ئەو شتانەی کە ئیزانەیە لە ئیمتیحانێکە لە تاقیکردنەوەیەکە بزانن معلوماتەکانی باش وەرگرتووە بە مانایەکی تر بۆ هەڵسەنگاندنە تاقیکردنەوە کەواتە ئەتوانین بڵێن تاقیکردنەوە هەڵسەنگاندنێکی مرۆڤە لە مەرحەلەیەکی ژیانە یاخود لە مەرحەلەیەکی خوێندنە. بڵێ ئەو شتە چییە کە وای کردووە بەردەوام کە هەر ناوی تاقیکردنەوە دێنرێت خوێندکار و قوتابی لە ناوەندەکانی خوێنندا دەخاتە بەردەم بەرپرسیارەتیەکی قورستر لەو ڕۆژانەی کە تیایدا داوامی کردووە یان بیر لە شتێکی قورستر دەکاتەوە کە لە ڕۆژانی داهاتوودا ڕوبەڕووی دەبێتەوە. ئەمە ڕاستە؟ بەڵێ خۆی ئەگەر بینە سەر ئەگەر مەبەستمان دڵڕاوکێ بێ بۆ تاقیکردنەوە دڵڕاوکێ چەند جۆرێکی هەیە. جۆرێکی کامپیوترێ ئیوسترس ئیو یعنی ڕاست یعنی طبیعی با بڵێن یعنی سترسێکی طبیعیە بۆ ئەو سترسەی کە ئینسان تووش هێبێ کاتێک کە لە بەرزاییەکایەوە ترسێ بکرێتە خوارەوە ئەمە ئاساییە. ئەو سترسەی کە مرۆڤ ڕوبەڕووی بۆ ئاژەڵێکی درندا بێتوانێ ئەمە هەر ئاساییە. کەواتە ئەمە سترسێکی طبیعی جسمی ئینسان دروستیەکە. کاتی تاقیکردنەوەش لەبەرەوەی ئەکرێتە بەردەم بەرپرسیارەتیەک بۆ هەڵسەنگاردنی توانای گێڕانەوەی زانیاریەکانی و ئەداکردنی زیرەکی خۆی لەو بوارەیە بۆیە کۆمەڵێک بابەت ڕووەدا کە هەر هەمیان پێکەونیان ناوە دڵڕاوکێ کە بریتە لە گۆڕانکاریەکی هەم دەرونی هەم جەستەیی کە کاردانەوە ئەبێ. کەواتە ئەتوانین بڵێن شتێکی ئاساییە بەمەرجێک ئەم دڵڕاوکێوات لێ بکات سەعی بکەی هەوڵ بی بتانی کۆششکەی ئەو زانیارانەی کە لە چەند مانگێک وەرت گرتووە هەرمیان کۆ بکەیتوانێ تاوەکو لەو 2 سەعاتی یا 3 سەعاتی سەر وەرەقە توانی بیدەیتوانێ. کەواتە بە شێوازێکی گشتی توانین بڵین ئاساییە. بەڵام ئیتر هەندێک هەیە بەعکسەوە لێ تێگا یاخود سترێسەکەی ئەوەندە زۆرە بێ قەلەقەکەی ئەوەندە زۆرە بێ وای لێدێ کە ئیتر لە کۆنتترۆل دەرەچێ بە کوردی لە ئەژنۆشکان ئەمان باش نیە. بڵێ زۆر سپاس. بەڕێز نەوزاد سەعید ئەگەر لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە گوێبیستی دەنگێمەی پرسیارە ڕاستەی بەڕێزتان دەکەم مامۆستا چۆن دەڕوانێتە تاقیکردنەوە یاخود پێویستە مامۆستا چۆن بڕوانێتە تاقیکردنەوە؟ بەڵێ زۆر سپاس بەناوی خوای گەورە میهرەبان سپاس بۆ ئەم دەرفەتە و سڵاوڕێزم بۆ بەڕێز و بۆ برای بەڕێزم کاک دکتۆر هەیە. من نەوزاد عومەرم ئەگەن چاکی بکەنەوە زۆر باشە بەڵێ سەبارەت بە بەڵێ سەبارەت بە تاقیکردنەوە لە لای خودی مامۆستا خۆتان نەزانن مامۆستا ئەم پێوەرە ئەم سێکتەرە گرنگەیانە برێن ئەم ڕۆڵە کارکتەرە گرنگەیە لە ناو پرۆسی پەروەردەدا کە تێکرای ساڵێک لە سەرەتای دەستپێکی دەوامی قوتابخانە هاوکات لەگەڵ خودی ئەم قوتابیە ئەکتیڤە و ڕۆژانە هەم لە ئامادەکردنی وانەکانیدا هەم لە تاقیکردنەوەی یان شەڕحکردنی وانەکانی ڕۆژانێدا بەرامبەر بە قوتابی خۆتان نەزانن کاک زانەجان مامۆستا جگە لە تاقیکردنەوە سەرەکیەکانی وەرزی یەکەم و وەرزی دووەم کۆمەڵێک تاقیکردنەوەی لەلا دەکرێتن کۆمەڵێک تاقیکردنەوە هەڵسەنگاندن بۆ خودی قوتابی دەکاتن بۆ دەتوانین بڵێن مامۆستا ئەکتێرێکی کاریگەر و گرنگە لە ناو ناوەندەکانی خوێندندا کە بتوانێتن هەڵسەنگانێکی ورد بۆ خودی ئەم قوتابیە بکاتن. ئەگەر بڵین خودی ئەم قوتابیە ئاستی زانستی قوتابی بە شێوەیەک لە شێوەکان هەڵی سنجێنین دەبێت لەلایەن خودی مامۆستاوە هەڵسەنگانی بۆ بکرێتن. چکە خۆتان نەزانن ڕەنگە بەڕێوەبەری قوتابخانەش یاریدەری قوتابخانەش وەکو پێویست نەتوانی هەڵسەنگانێکی وردی دقیق لە بۆ خودی قوتابی بکاتن تاوەکو بەم فلتەرەدا نەڕواتن کە لەلایەن ئەم تاقیکردنەوەی کە لەلایەن مامۆستا لە بۆ ئەم قوتابی لە بۆ ئەم خوێندکارە ئەنجام دەدرێتن. بۆیە تاقیکردنەوە لەلایەن مامۆستایانەوە
خاڵێکی گەرنگ و خاڵێکی زەوهریە بۆ خودی ئەم قوتابیە بۆ ئەوی بتوانێتن ئاسی زانستی معریفی ئاسی علمی ئەم قوتابیە هەڵسەنگانی بۆ بکاتن لە سەرەتای ساڵەوە تاوەکو کۆتایی ساڵکە کۆتایی بە وەرزێکی خوێندی یان کۆتایی بە هەردوو وەرزی خوێندی دێتن لەلایەن قوتابیەوە. زۆر باش ئەوە لەلایەن مامۆستاوە مامۆستا نەوزات عومەر ئای پێویستە لەلایەن قوتابیەوە چۆن بڕوانرێتە تاقیکردنەوە چۆن خۆ ئامادەکاری تێدا بکرێت بۆ ڕۆژانی تاقیکردنەوە هەم وەکو ئامۆژگاریەکیش بۆ قوتابیان و خوێندکاران کە چەند ڕۆژێکی کەمان لە بەردەماوە بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی نیوەی یەکەم. بەڵێ سەبارەت بە خودی تاقیکردنەوە لەلایەن قوتابیان و خوێندکارانەوە من پەیامێک لێرەوە ئاراستی قوتابیانی خۆشەویست دەکەم کە ئومێد دەکەم لە دوو ڕۆژی داهاتوودا کە ئەسنە ناو پرۆسەیەکی گرنگ و پرۆسەیەکی چارەنووساز کە خودی قوتابیە بۆی کە بتوانێتن خۆی تێدا ببینێتەوە هەڵسەنگانی خۆی تێدا ببینێتەوە و ئاسی زانستی خۆی تێدا ببینێتەوە ئەویشان تاقیکردنەوەی وەرزی یەکەمی ئەم ساڵی 2019 بۆیە من پێم وایە ئەگەر قوتابیەکی ژیر بێ قوتابیەکی عاقڵ و قوتابیەکی خاوەن ئەزمون بێتن و ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ بکاتن ئەبێ بە شێوەیەکی زۆر ئارام بە شێوەیەکی زۆر طبیعی تەماشای تاقیکردنەوەکانی خۆی بکات. زۆر جاری وا هەیە قوتابی کە ناوی تاقیکردنەوەی بۆ دێتە پێش یعنی ئەگەر ئامادەسازیی تەواویشی بۆی کرد بێتن لەبەرەوەی ناوی تاقیکردنەوە ناوێکی قورسە امتحان ناوێکی قورسە ڕەنگە قوتابی لە ڕووی سایکۆلۆژیەوە تۆزێک یعنی شپرزەی پێوە دیار بێ. بۆیە من دەڵێم ئەگەر قوتابی بێوێتن لە ڕووی سایکۆلۆژیەوە زۆر بە طبیعی وەری بگرێتن ئەبێ ئەم چەند ڕۆژەی ئەم هەفتەیە کە قوتابی ئیزن دەدرێتن و بۆ ئەوەی چەند ڕۆژێک لە ماڵەوە پشوو بداتن بۆ ئەوە نییە کە کاتەخانی خۆی بەفیڕۆ بداتن بۆ ئەوەیە کە بتوانێتن ئامادەسازیی تەواو بۆ تەواوی پەرتوکەکانی بکات بۆ تەواوی تاقیکردنەوەکانی بکاتن بۆی بەلایانی کەم کاتێک کە ڕۆژی داخلبوونی بۆ یەکەم تاقیکردنەوەی داخل دەبێتن دەبێ پێداچوونەوە مراجعەی بە هەموو وانەکانی خۆی کردبێتن بۆی کاتی ڕۆژی تاقیکردنەوە بۆ ئەم قوتابیە دێتە پێش ئامادەسازیی تەواوی کردبێ نەگەوتێ کتێبی پەرتوچی نەکرد بێتەوە وەکۆی وایە کە ئەم کتێبەی هەنە خوێندووە. خۆتان دەزانن ئەمڕۆ قوتابی ئەگەر بێت و بە شێوەیەکی بەرنامەداڕێژی بۆ نەکرێتن بۆ وانەکانی خۆی ڕەنگە قوتابی ئەسەم بێتن بتوانی لەم کتێبە زۆرە لەم هەموو وانەیە لە هەموو بەشەوانەیە تاقیکردنەوەکەی بە ئەسەم دەتوانی ئەنجام بداتن. بۆیە دەبێ هەم بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی ژیرانە و بە شێوەیەکی بەرنامەداڕێژدا دەبێ بەرنامەی بۆ دابڕژیتن بۆ ئەوەی بتوانیتن لە تاقیکردنەوەکاندا سەرکەوتوبی و من پێم وایە جگەر لەوەی کە لە قوتابخانەدا چۆن ئامادەسازی کردو ڕۆژانە لەلایەن مامۆستایەکەیەوە دەبێت لە ماڵەوەش ئەرچی سەرشانی دایکان و باوکان زۆر قورسە بۆ ئەوەی بتوانن ڕۆڵەکانی خۆیان ئاگاداریان بن چۆن دەتوانن بەرنامەیان بۆ دابڕێژ کە قوتابیمان هەیە ڕەنگە تەمەنی کەم بێتن ئەگەر دایک و باوەکە هاوکاری نەمە ڕەنگە نەتوانیتن لەم پرۆسەی سەرکەوتوب بێتن. بەڵێ زۆر سپاس جارێکی دیکە دەگەرەمەوە لای بەڕێز مامۆستا عومەر کاک دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێستان بە شێوەیەکی گشتی باسی تاقیکردنەوەمان کرد ڕۆڵی دایکان و باوکان ڕۆڵی سەرۆک خێزانەکان بۆ ئامادەکردنی قوتابەکانیان کادرەکانیان کە لە ناوەندەکانی خوێندندا چیە پێویستە چۆن دەرونیان ئامادە بکەن بیان نێرنە ڕۆژی تاقیکردنەوەەوە. لە ڕاستیە دایک و باک درکی پێ بکە یاخود درکی پێ نەکە ئەبێ بزانێت کە قودوێ بۆ مناڵەکەی تایبەتێگە مناڵەکەی لە خوار 12 ساڵەوە بێ هەتا گەسەر و 12 ساڵیش بێن بچێتە فتری هەرزەکاری. بەڵام بەشێک لە دایکان ئەمە درک پێ ناکەن کەوان قودوون مەسەلەن لە شوێی امتحاناتە یاخود لە ڕۆژانی امتحاناتە گرنگە خانەوادە هێمنی بپارێزە لە خێزانەکەی هەتا دایک و باوک شەڕەکانیان لە بەرچای مناڵەکانیان نەکەن. ئێمە زۆر تەلەبەمان هەیە کاکزانە کە ئێمە 11 ساڵە لەگەڵ تەلەباین لەو بوارەیە شەی امتحان دایک و باوک جاریوە تەلاقێتە بینیان و امتحانی بەکەلوەریە امتحانی نوێی ساڵی هەر شتێک بێ کامە کارەساتە یاخود میوان و میوانکاری یاخود بە مناڵەکە لە تۆ بڕۆ سعی بکە حەقی میوانت نەبێت لە ڕاستیە لە کاتی سعیکردنە من ڕاستیەکە هەموو شتێک خۆشە بەنسبەت تەلەبەوە ئیلا سعی نەبێ لەبەرەوە دایک و باوکە بێ ئاگاداری ئەم وەزع بێ میوان قەرەباڵغی دەنگەدەنگ حتا سۆشیال میدیا خۆی خەریکی سۆشیال میدیا بە مناڵەکە لە بخۆێ نا لەگەڵ یا بەدابریشە چارێکە 20 دقیقە ئارامی بکاتەوە بە بیری بێنێتەوانەکەم ڕۆژانە سعی کردووە کەواتە ئەتوانێت سەزا بێ بەسەر امتحانەیە ئەم قسانە ڕاستە شتێکی سادن بەڵام کاریگەریی گەورەی هەیە لەسەر مناڵ چونکە لە بیرمان نەچە قاعدەیەکی قورئانیە وەذەکر فإن الذکرى تنفع المؤمنین بیرخستنەوەی دایک و باوک کارێکی زۆر گرنگە کە بیری بخاتوانێتەوە مادەم ڕۆژانە سعید کردووە کەواتە ئەتوانی بەیانیش
زاڵبی بەسەر ئەمە بە پێچوانەوە هەر کارێکی کە بکات دایک و باوکەکە کە خۆی مەشغوڵی شتێکە بەس گرنگی نەدانە بە سعیکردنی مناڵەکە ئەمە خەتەرە بەشێکی تر لەوەی کە مناڵ بۆ ناخوێنێ گەرەوەشی تێکەڵاوکەم یا بۆ سعی ناکە ئەوەی دایک و باوکە ئەڵە کوڕم هەرچەندێکە ناخوا گەورەیە کچم هەرچەندێکە گوێ مێرێ ئەمە کارەسات ئەمە غەڵەتە ڕاستە هەموو شتێ بەدەست پەروەردگارە بەڵام پەروەردگار هیچ شتێک ناکە ئەگەر بە تەدبیر نەبێ تەدبیری ئینسان بەشێکە لەوەی کە پەروەردگار بڕیارەدا لەسەر شتەکان ئەوەش بابەتێکی قەدەرێ ناچین ناو تەفاسیلەکەیەوە بۆیە زۆر گرنگە تۆ وأن ليس للإنسان إلا ما سعى تۆ ئەوەی کە هەوڵی بۆ دەی ئینشاءڵڵا پێگەی ئەموو جارێک منەڵێم ئەوەی تۆ هەوڵی بۆ دەی پێگەی مەگەر پەروەردگار لەسەری ڕازی نەبێ کە لەوە باشتری بۆ تۆ دانەبێ ینە ئینسان پێگە بۆیە گرنگە دایک و باوک بم نفسیەتەوە قسە لەگەڵ مناڵێ نەکات چەند هێنا خوا گەورەیە و گوێی مێرێ و هیچ نییە و کەواتە بە مناڵەکە بە غێر مباشر لەی تۆ سعیمەک بۆیە ژینگە پاراستنی ژینگە ئەرکێکی گەورەی ماڵە بە تایبەتی لە کاتی امتحانات چەند ڕۆژێک تاوەکو امتحاناتیش تەواو بێت کاک دکتۆر جگەلەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا ئەو حاڵەتە سلبیانەی کە دایک و باوکان لەسەر منداڵەکانیان دادنێن بۆ کاتی تاقیکردنەوە بابەتێکی دیکە هەیە زۆر جار بەهۆی ئەوەی کە ئێمە دەبینین قەدەری وڵاتی ئێمە قەدەری وڵاتی شەهادە و بڕوانامە نییە بەڵکو بێنرخکردنی خوێندن و بڕوانامە و هەموو ئەوانەی کە خۆمان دەیبینین لە ژیانی ڕۆژانەماندا زۆر جار دایک و باوکەکە یاخود ورتر بڵێن باوک ئاماژە دەکات بە منداڵەکانی کە من خوێندنیشم تاوا کرد بۆ نمونە هیچم لێ پەیدا نەبوو یان من خوێنینیشم تاوا کرد بە شەهادەکەم ناژیم ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕۆڵەکانیان کە پشت ئەستور نەبن بە خوێندنەکەیان طبعا سەرکردنەوەیکی غەڵەیە ئەشێت باوکەکە خۆی حەزینە بە ئیشکا لەو بوارەیە کابرا بوارێکی تاڵگورە خۆی حەز ناکە ئیشکا یا ئیشی دەست ناکەی ئەو بوارە لە ئێستایە فمانای ئەوە نییە کە علمی پێنە بێگەر باوکە علمی پێنە بووە قسەی ناکرد زۆر خانەوادە هەیە کە باوکو دایکە خوێنواریان تاوە خوێنواریان نییە تاویان نەکردووە بەعکسەوە ئەوانە جاری وایە هەندەر بۆ مناڵەکانیان من باوکم بە ڕەحمەت بدای من خوێنواریەکەی زۆر نەبوو بڵین خوێندنی تاو نەکردبوو لەبەر نەبوونی کاتی خۆ هەمیشە پێوتی نەی ڕۆڵە بخوێنن من باجی نەخێنواریم زۆر داوە ئەمە قسەیەکی حەکیمانە و عەقڵانەیە کەواتە عەکسەکەی ڕاستە ئێستا لەوانەیە بێ قیمەتیان کرد بێ شەهادە ئیتر دەرەجە جاری وایە بە پارا کردرێ هەندێک جار پرسیار کەشف بێ یاخود ئەوانەی خاوەن شەهادە بەرزەکان ئەکوژرێن دەرەکرێن ئەکورتەقیان لێکرێ واتە بەڕەوەکو جەناب تەفەرمی سوکردنی علم ڕاستە ئەمە هەیە بەڵام دوجار هەموو وڵاتێک کە بەرەو پێشەچێ لەسەر ئەساسی علم بەرەو پێشەچێ نەک لەسەر ئەساسی قسەی عام هەر وڵاتێک لەوانەی کە پێشکەوتون دیڤلۆپت تەواوەتی پێشکەوتون ئەگەر بڕۆی مێژویان بخەینتوانە لەسەر بنەمای زانستە کە ئەتوانن پێشکەوتوو بن نەک لەسەر بنەمای نەخێنەواری نەخێنەواری بەمانای نەزانینی خوێندنەوە نا بەمانای نەبوونی علم لە بوارێکی دیاریکراوە بۆیە ئەو قسەیە پێویستەکە دایکان و باوکان وازی لەبێنن و ڕۆڵەکانیان هام بن بۆ باشتر زۆر باشە زۆر سپاس بۆ وەڵامەکانت مامۆستا نەمزاد دەگەڕێمەوە لای بەڕێستان مامۆستایان بە ماوەی چەند ساڵێک گرفتی قەیرانی داراییان هەبوو و گرفتی موچەکانیان هەبوو ئەم بابەتە کاریگەری سلبی ناشکێنێتەوە بۆ سەر دەرونی مامۆستاکان هەروەک چۆن قوتابی بارودۆخە نێگەتیڤەکان لە کاتی تاقیکردنەوە کاریگەری لەسەردادنێ مامۆستاش بە هەمان شێوە لە کاتی تاقیکردنەوە یا هەر لە کاتی داوامی ئاسایش گرفتی دارایی یاخود قەیرانی دارایی کاریگەری خراپ لەسەر مامۆستایانیش دانانێ لە کاتی تاقیکردنەوە و لە کاتی هەڵسوکەوتیان لەگەڵ قوتابیەکاندا بەڵێ بەدڵنیاییەوە من ئەمویست ئاماژە بەوە بکەم کە ئەگەر تەماشا بکەینێ لە چەند ساڵی ڕابردوودا کاک زاناجیان بەهۆی بێبەرنامەیی بێپلانی حکومەتمانەوە بەهۆی بێباچی حکومەت دەسەڵاتدارانی هەرێمەوە کەرتی پەروەردەی یەکجار وێران بووە کەرتی پەروەردەی یەکجار پشتگوێ خراوە بە شێوەیەک لە شێوەکان کە قیمەتی خوێندن نەماوە قیمەتی مامۆستا ئەتانم بڵێن لە گەڕێز و حرمەتم زۆر کەم بووە زۆر کەم بەها بووە زۆر کەم نرخ بووە ئاسی زانستی و معریفی لە ناوەندەکانی خوێندن و خەریکە بڵێم تەواو باری کردووە ئەگەر خودی مامۆستا کە ئەو پەیامە گەورەی پێیە کە ئەو ڕیسالە ئیلاهیەی پێیە ئەگەر بەهاتاو ئەرچی سەرشانی خۆی جێبەجێ نەکردایە یان هەستی بە مەسئولیت نەکردایە بێباکانە وەکو حکومەت یعنی چۆن حکومەت بێباک بووە چۆن حکومەت بێ هەڵوێز بووە چۆن حکومەت بێ مەوقیف بووە حکومەت نەیتوانیوە چارەسەری قەیرانی دارایی بکە بۆ ناوەندەکانی خوێندن بۆ خودی مامۆستا چۆن مامۆستای ئەوە بێنرخ کردووە ئەگەر مامۆستا هەستی بە بەرپرسیارەتی نەکردبایە ئەبوو کەرتی پەروەردە بە یەکجاری لە هەرێمی کوردستاندا پچی ئەکەوت بە یەکجاری پچی ئەکەوت خۆت بینیت کە لە چەند ساڵی ڕابردوودا
زۆرێک لە ناوەندەکانی خوێندن پەچی کەوت بوو زۆرێک لە قوتابیەکانمان لە ماڵەوە بوون ئەو مامۆستا بوو کە نەیهێشت ئاستی زانستی و معریفی بە یەکجاری بڕوخێتن ئەو مامۆستا بوو کە هەستی بە برپرسیاریتی کردووە گوتیتی قەیدیناکە بە من برسی بم بەڵام ڕۆڵەکانم لە ماڵەوە نەبن من با برسی بم من بە ڕبع موچەیەک داوام دەکەم بە ڕبع موچەیەک بژێوی ژیانی خۆم بە هەر شێوێک بی بە کۆلە مەرجیش بی بەسەری دەمەم بەڵام بەس بۆ ئەوەی کە بە یەکجاری پرۆسی پەرۆدە فێرکردن لە هەرێمی کوردستاندا پەچی نەکەوێتن بۆیە من دەتوانم بڵێ لە ڕووی داراییەوە لە ڕووی قەیرانی داراییەوە ئەتوانم بڵێم کاریگەرێکی یەکجار گەورەی لەسەر ناوەندەکانی خوێندن لەسەر خودی مامۆستا دروست کردووە بە شێوک لە شێوەکان کاک زانە لە چەند ساڵی ڕابردوودا هەموو داتاکان پێمان دەڵێن کە ساڵانە نزیکەی زیاتر لە 8,000 مامۆستا وازی لە خوێندن هێناوە وازی لە پرۆسی پەرۆدە فێرکردن هێناوە وازی لە دەوامی ئاسایی خۆی هێناوە بەهۆی چیەوە بەهۆی چیەوە وازی لێ هێناوە ئەبێ ئەم پرسیارە حکومەت بیکاتن ئەرێ باشە بۆچی مامۆستا وازێنێتن خەڵکی ئامادەی شەونخوونی بکاتن بۆ بەس بە ئەوەی بێتە خاوەن شەهادە بەس بۆی داب مەزیێتن بەڵام ئێستا مامۆستا ناچارە و شەهادەکەی خۆی قیمەتی نماوە شەهادەکەی خۆی پشتگوێ خراوە حکومەتیش پشتگوێی خستووە واز دێنێتن و سەر هەڵدەگریتن زیاتر لە 7,000 مامۆستا ساڵانە سەفەری دەروی وڵاتی کردووە ئەم وڵاتی خۆی بەجێ هێشتووە بە سەدان قوتابی وازی لە خوێندن هێناوە ئەمە بۆچی دەگەڕێتەوە هەموو داتاکان زۆر ترس ناکەن پێمان دەڵێن کە ئێمە ڕۆژانە لە ناو مامۆستایانین ئێمە ڕۆژانە معاناتی مامۆستایان هەست پێ دەکەین کە مامۆستا زۆر جاری وا هەبووە نەک تەنها نەیتوانی و عائیلی خۆی بەخێو بکاتن نەیتوانیوە بەیانەکەی نەیتوانی و بەنزین نەبووە لە سیارەکەی خۆی بکاتن بێ داوامی خۆی پێ بکاتن و ینی قوتێک نەبووە یان بڵێم نانێک نەبووە لە ماڵی مامۆستا بۆی بتوانانی ئامادەی بکاتن خۆی و ماڵ و منداڵەکانی پێبڕێ بکاتن بۆ قوتابخانە پارەیەکی کەمیشی پێ نەبووە کە بتوانیتن بیدات بە منداڵەکانی ڕازی بکات بۆ ئەوەی کە لە ناوەندەکانی خوێندن وەکو منداڵی خەڵک سەرفی بکاتن ئەمانە هەمووی بەڕاستی وامان پێ دەڵێن کە لەبەر بێباچی حکومات لەبەر بێ هەڵوێستی حکومات لەبەر بێ مووقیفی حکومات لەبەر یعنی هەزنەکردن بە بەرپرسیارەتی لەلایەن خودی ئەم حکومەتەوە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە نرخی خوێندنی بێقیمەت کردووە مامۆستای بێقیمەت کردو لەگە ڕێز و حورمەتم بۆ مامۆستایان بۆی ئەمان هەمووی پێمان دەڵێن کە ئەم ساڵانە هەموو قەیرانە ساڵ لە دوای ساڵ کەڵەکە بووە تەماشا دەکەینی نەک ئەم ساڵە برێن باشتر ببێتن ڕەنگە ساڵی ڕابردوو تۆزێک کە بەهۆی ئەوەی کە بەشێک لە پاشەکەوتی موچە لەسەر موچەی مامۆستایانی فەرمانبەران لاکەوتووە ڕەنگە تۆزێک باشتر بوو بیتن بەڵام هێشتا قەیرانەکە کۆتایی پێ نهاتووە ئێساش معاناتی مامۆستایان یەکجار زۆر لە ناوەندەکانی خوێندندا ئەبێ ئەرچی سەرشانی کابینەی نوێی حکومەت ئەوە بێتن کە بتوانێتن ئاوڕێک لە ژیانی بژێوی مامۆستایان بداتەوە بۆی مامۆستایان چیتر بۆ کوڵە مەرجی ژیان بەسەر نەبن مامۆستایانیش تاکێکی ناو ئەو کۆمەلگەیان وەکو خەڵک بتوانن بژین لەسەر حەق و مافی مامۆستا لە پرسیاری دواتردا جارێکی دیکە دەگەڕێم وەلای بەڕێزت کاک دکتۆر جارێکی دیکە دێم وەلای بەڕێستان بابەتێکی دیکە کە بە زۆری خوێندکاران مەشغوڵ دەکات بەخۆیەوە بریتێ لە بەکارهێنانی ئینتەرنێت و هۆیەکانی ڕاگەیاندن ئەمە نەک لە کاتی تاقیکردنەوە هەر بە شێوەیەکی گشتی تەواوی چینەکانی کۆمەلگای بەخۆیەوە سەرقال کردەوە دەبینین مرۆڤ بەڕێگاوەیە سەری مۆبایلەکەی دەکا و قسە گۆڕینەوە دەکا لەگەڵ دۆستەکانی لەگەڵ هاوڕێکانی لەگەڵ ئەو شوێنێک کاری تێدا دەکا بەڵام بەورتر ئێمە بابەتەکەمان لەسەر تاقیکردنەوەکان و خامادەکردنە لەسەر تاقیکردنەوە ئەم بابەتە ئاڵوودەبوون پێیەوە تا چەند زیان لە قوتابیان و خوێندکاران دەدات بمانەوە نەمانەوێ هەموو شتێک دوو دیوی هەیە میدیا بێ یاخود سۆشیال میدیا بێ هەردووشی دوو دیوی هەیە کاکزانم لەسەر خودی خوێندکار جا خانوادەکەی سەری بکە خۆی سەری بکە درامایە هەواڵە هەر شتێکە ئەمان هەمیان کاریگەریەکی خراپ یاخود باش دروستەکەن حەسەب ئەوەی بۆچی بەکارێنێ بە پێی ئەو معدەلەی ئێمە لامانە لە پرۆگرامی سەدی لە 150 لە بە معدەلی بەکارهێنانی سۆشیال میدیا لە تەلەبەی قۆناغی 6 لە 4 ساعات زیاترە ئەو معدەلێک لای خۆمان هەیەەوە دەرمان هێناوە مانای ئەمە ئەوەیە من دای مەلیانە پرسمەڵم کۆمپانیاکەت بە سۆشیال میدیا بێ بەڕێوە طبعا نەخێر کۆی گشتی قسەکان ئەوەیە سۆشیال میدیا بەکارهێنن خۆشیان نازان بۆ بەکارێنن ئێمە ناڵین با قەتعیکەن بەڵام ئەڵێن عەقەلشی لە کاتی امتحاناتە بەکاری مێنن ئەوە ڕۆژانەش بە هەمان شێوە چکەمانە مەشغەڵەتێکی زۆر و زیاد لە پێیت هەتا بمبەخشم قسەژەم کاکزان هەتا میدیا کۆمەڵە بابەتێک ئەوروژە لە میدیایە کە لا يثمن ولا يغني من جوع نه ئینسانی پێ قەڵەو بێ ئینسانی پێ زایف بێ شە پێی خراپتر بێ کۆمەڵە بابەتێک هەیە کە ئەمە تەنها مێشکی مرۆڤەکان هیلاگەکە
و ئەتوانم بمبەخشە ئەمەش بڵێم بەشێک لە میدیاکان من بەعام قساکەم شوێنم ڕوویدەم لە شوێنێکی دیاریکراو نییە یارمەتیدەری حکوومەتە فاشیلەکەن بە غێر مباشر حکوومەت ئێوێ بێ هیوای بڵاو کاتەوە کاکزانە لێرنین هۆپلسنس بریتە لە نەزەریەکی گەورە کە زۆر مهمە خۆزگە هەموو کەسێک ئەم شەو بیخوێنێتەوە فێربوونی بێهیوایی فێرکردنی بێهیوایی چیە کۆمەڵک عالم هاتن لە مختبەرێک ئاگەر ئیجازەم بە خێرایی بڵم هاتن لەسەر کۆمەڵێک لە جرج و لە مشک تاقیکردنەوەیشیان کرد لە ناو سنووقێکی گەورەیە دایاننان و بینیان بۆ دروستکردن بینەکانیش کونێکی بچووکی تایە لەم سەرەوە تەزویکی کارەبایان لێدا لە مشکەکە بۆی ڕاکە کە ڕایە کرد لە بینەکەش تەزویکی کارەبای تری بەرەکەەوە ئەگەڕایەوە بۆ ئەم لا تەزویکی کارەبای بەرەکەەوە لە تر ساهاتەوە بۆ ئێرە تەزویکی کارەبای بەرەکەەوە لەم بەر لەم سێشە تەبعاان شتێکیان بۆ دانابووکو پەنیرێک و شتێ بۆی بێبیخوا فەلا ئاخیرا بۆی دەرکەوت نەتوانێت دەربڕێ ناتوانە بڕاتەوە دووە بۆیە لە شوێنی خۆیان چەقی ماوەیەکی زۆر مایەوە لە برسان مرد چەند جارێک ئەمەیان تاقی کردەوە سێریان کرد فعلەن ئەمەش تەطبیقە بێ بمبەخشن لەسەر خەڵکەوانە پێی ناخۆشە بەسەر مرۆڤیشە حکومەتە دەسەڵات یاخود دەسەڵاتدا و ناتوان بڵێم حکومەت ئەوانەی کە وڵاتابن بەڕێوە ئەیانەوەی خەڵک فێری بەهیواییکەن فمیدیاش بەشێکە میدیا بەعام ئاگان لە خۆیانە بەشێکن لە دروستکردنی بێهیوایی لەوەی کە کۆمەڵێک ڕێپۆرتاژەکەن لەسەر کۆمەڵە شت کە ئیسفادەی هیوای نییە تەلە بەش فێرەکە بۆ بخێنم تەقە لە دکتۆرێک کراوە مامۆستایەک تێڵانی خواردووە فلانکەس کوژراوە ئەویان پۆلیسە نازانم چقیان لێ ئەویان مرورەوەی لێکراوە ئەمانە بەڕاستی بمبەخشن ڕاستم پسپۆری میدیاینیم بسم لە باگراوندی سایکۆلۆژی و قساکەم سایکۆلۆژیشی خراپ دروستەکە واتە سایکۆلۆژی خراپەکە دەرونی مرۆڤ ئارام ناکە بێزاریەکە بێ هیوایەکە بۆی ئەمەش هاوکارێکی تری حکومەتە بینەوە سەر تەلەبە کە ئەمانە بینێ لە سۆشیال میدیا کاک دکتۆر بووم بۆرە هەر قەوسێک لێرە بەوەی کە جەناب داماژەت پێدا بە شێوەیەکی گشتی خۆشمان درک بۆ دەکەین بەشێک لە چاودێرانی سیاسیش درک بۆ دەکەن کە هەموو ئەو بابەتانەی کە میدیا دەرخواردی بینەرەکانی دەدات تەندروست نین بە پێویستی نازانی کە میدیاکان بە شێوەیەکی گشتی هەموو میدیاکان ڕاوێژکاری دەرونیان هەبێت لەو بابەتانێک کە نمایشی دەکەن بەتایبەت ئەو بابەتانەی کە کۆمەڵێک میدیا نمایشی دەکەن ڕۆژانە بەرکەوتەی خراپی لە ناو تاکەکانی کۆمەلگا لێ دەکەوێتەوە ئەگەر بە فعلی ئیشی لەسەر بکەن و ڕاستگۆ بن بە بەس بمبەخشە کلمەی ڕاوێژکار خەریکە ناشینە بێ بانیچنە سەر مۆزوع بێنەوە سەر تەلەبە سۆشیال میدیا من ئەمێ بە تەلەبەی بڵێن لەگەڵ میدیاکانە ئەگەر سێریشی نەکەی هیچ ناقۆمێ ئەوەشی پێی وایە معلومات دەبێت لە میدیا وەرگێ ئەوە فڕی بە معلوماتەوە نیە چکە نەفێربوون لە میدیاوەیە نەسەقافەتە زەخمەکەی کە تۆ دەستکەی لە میدیامە میدیانی هەموو جۆرەکانی میدیا هاوکارە بەس فێربوون لێوە دروست نابێ عیلم بەدەست ناکەوێت ئیلا لە کتێب و لە خوێندنەوە نەبێ علم لە سۆشیال میدیا نییە علمی ڕاست علمی دروست علم لە میدیاشان نییە لە هەموو جۆرەکانی بینراوە بیسرا لە هیچیانە نییە مەبەستمەوە نییە خراپە مەبەستەڵم علمیتیانی علم بەمانای ئەوەی کە یەکێک بێ پسپۆڕێکی تیا وەرگێ تەلەبەیەک کە ئەوێ دەرچێت ناتوانێت لە میدیاشت وەرگێ ئەتوانێت خۆی پێتەسقیف کا لایەنێکی بەس ناتوانێت هەموو لایەنەکانی بۆیە تەلەبە بە دوورکەوتنەوە لەمە کاتێکی زۆری بۆگەڕێتەوە زۆر تەلەبە دێ بۆ لای ئێماڵێ کاتم نییە بۆ سعیکردن دوجار سێرەکەی 5-6 ساعتی فەوتاوە لەمانەیە هۆکاری ئەمەش مەجموعێشتن بە خێرایی یەکەمیان گرنگینەدانە بە ئامانجێک لە ژیانیە نازانێت بۆژی نازانێت لە پێناوی چیاژی دووەمیان بێ بە کەمی بەهای خوێندن لە لای ئەو بە بۆنی ئەوەی کە پێم وتی چەند سەبەبێکی زۆرمان هەیە ئەبێ ئەم پێویستەکە تەلەبە چی بکە و چواردەورەکەی چی بکە پێویستەکان میدیا هاوکاری بێ ئەگەر هاوکاری بن خانەوادەکەی زۆر بەباشی هاوکاری بن لەگەڵ مامۆستا بەڕێزەکانیە کە مامۆستایەکی زۆر باش هەن لە ناو خوێندنگەکانە بەڵام هەندێکیان لەوانەیە و کواڵیتیە نەبن بۆیە تەلەبە پێشکە ئامانجێکی گەورەی هەبێ وی بزانێ هەوڵی بۆچیەدا و ئەوێ بگا بەچی و لە دوای ئامانجێ ئەوێ چه خزمەتێ بکا بە وڵاتەکەی و من ئەمەیە بیری ئەوانە بخەمەوە ئەگەر ئەتانەوێ گۆڕانکاری ڕیشەیی لە وڵاتا بکەن نابێ وڵات بەجێ بڵن و نابێ واز لە عیلم بێنن چکە بەو دوشتە لوغەی علم لوغەیەکی بەقوەتە حجەت پێ دایمەن بەڵگەت پێ قسەت پێ ڕاستە بە یەک کەس و دوو کەس ناکرێ بەڵام ئەگەر باشەکان هەمیان بە یەکەوە کۆ بنەوانێ زۆر شتی باشیان پێکرێ بۆیە من بە خوێندکاران ئەڵێم دڵنیا بنەوانەی کە ئێستا لە پلە باڵەکانان ئەبێ لە من مامۆستایەکمان هەبوو دای مۆقسەی زۆر جوان بوو ئەی کوڕم بخوێنە چونکەوەی ئێستا وەزیرە لێرەوە دەستی پێکردووە یعنی هەمویان لێرەوە بتێنێتەوە لەسەر ڕەحلە دانیشن ئیتر کواڵیتەکان هەر چۆنێک وازی لێ بێنە بەس لەسەر ڕەحلەوە گەن بێ بۆیە خوێندن هۆکارێکی باشە گەرێمە باشە بە قوتەکانمان زۆر بێ خراپەکانی تر دەوە دەخوان کاڵە بنەوە زۆر سپاس مامۆستا نەوزاد جارێکی دیکە دەگەڕێمەوە لای بەڕێستان سەبارەت بە مافی مامۆستایان دەمەوێت ئەو پرسیارە ئاراستی بەڕێستان بکەم پێشتر لە سەرەتای ئەم ساڵدا مامۆستایان ئاماژەیان بۆ داکە لە دوای تاقیکردنەوەکان
ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕێی پاشەکەوت لەسەر موچەکانیان لا نەبات هەڵوێستیان دەبێت. جەنابتان وەک بەرپرسێکی یەکێتی مامۆسایانی کوردستان چی تازەتان لە چی بە مامۆسایانی هەرێمی کوردستان دەڵێن هەوڵەکانتان بەچی گەیشتووە سەبارەت بە لابردنی ئەو پاشەکەوتەی کە لەسەر موچەی مامۆسایان و فەرمانبەران ماوە؟ بەڵێ کاکزانە طبعاً دوایین هەواڵ کە من لەلام بێتن خۆتان نەزان کە وەزارەتی دارایی لە پێشەوەی بڵێن پێشەوەی پشۆکانی سەری ساڵ دەست پێ بکاتن لە پرێس کۆنفرانسێکدا ئاماژەی بەوە کرد کە مخۆی ئەوە هەبوو کە ئەم سێ مانگەی کە مابەوە کەڵەکە بوو کە فەرمانبەران موچیان تێداوەرنەگرن مانگی 2 مانگی 11 و مانگی 12 دوو بڕیار هەبوو لەسەر ئەوە یعنی دوو بژاردە هەبوو. بژاردە یەکەمیان ئەوە بوو کە ئەم سێ مانگە پاشەکەوت بکرێتن وەکو ساڵانی ڕابردووی بڵێن 17 ئەوانە. بەڵام بژاردەی دوم لەسەر ئەوە بوو کە ئەمە تەکمیلە بکرێتن ئەم سێ مانگە تەکمیلە بکرێت لە ساڵی نوێدا. دیارە ئەم بژاردیان هەڵبژێردرا بۆیە من لێرەوە ئەو کاتەش باسم کرد بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن ئەمە خۆی لە خۆی داواتە مانەوەی ئەم پاشەکەوتەی موچە بە ناڕاستەوخۆ لەسەر موچەی فەرمانبەران و لەسەر موچەی مامۆسایان بە شێوەیەکی گشتی چکە ئەگەر حکومەت بیویستایە پاشەکەوتی موچە هەڵۆشێنیتەوە بە یەکجاری کۆتایی پێبینیتن ئەم سێ مانگەی دەکرد بە پاشەکەوت لە موچەی ساڵی نوێی بە لیستێکی نوێ بەبێ ئەوەی پاشەکەوتی موچەی تێدا بمێنێتن. بەڵام لە ئەمڕۆوە لە ساڵی نوێوە هەتا دەگەینە مانگی 3 و مانگی 4 ئەم سێ مانگەی تەکمیلی دەکاتن بۆ تا ئەو کاتە هیچ قرارێک لە گۆڕینیە هیچ قرارێک لە ئارادانی بۆی کە پاشەکەوتی موچە لەسەر موچەی فەرمانبەران لەلایەن حکومەتەوە هەڵوێشێنیتەوە. بۆ ئەو کاتەش حکومەت ئەگەر هێشکە دێنتە پێش دەڵێ ئەگەر هاتوو بودجەی عێراق پەسەند بکرێتن ئەم ڕێژەی کە 12 و هەندێکی بۆ دانراوە ئەمەیان بکرێت بە 14 ئەو کاتە ڕەنگە پێداچنەوە بە موچەی فەرمانبەران و بە شێوەیەکی گشتی بکرێتن و بۆی بتوانین ئێمە ئەم پاشەکەوتەی موچە هەڵۆشێنینەوە. هەموو ئاماژەکان پێمان دەڵێن لە ئێستادا حکومەت هیچ نیازێکی ئەوەی نییە کە بتوانێتن پاشەکەوتی موچە هەڵۆشێنیتەوە. قەیرانەکان بەردەوام دەبێ بۆ ساڵی داهاتوو ئەمە تۆزەی ناخۆشە من باسی لێوە دەکەم بەڵام ئەمە حەقیقەتێکە بۆ مامۆسایان باسی لێوە دەکەم کە حکومەت بە هیچ شێوەیەک چۆن لە چەند ساڵی ڕابردوودا بێباکانە پاشەکەوتی بەسەر زۆرملەی بەسەر موچەی فەرمانبەران و مامۆسایان سەپاندووە لەسەریشی بەردەوام دەبێت تا ئەو کاتێککە خۆی مەبەستێتی تا ئەو کاتێککە خۆی دەوێتن لای باتن. بەڵام یەک ئەگەر هەیە ئەگەر بێت و حکومەتی ئایندا حکومەتی داهاتوو کە کابینێنەیە ئەویشان خۆتان نەزان ئێستا بەهۆی چشمی نێوان ئەم لایەنە سیاسانە ئەمەشیان هەر ڕەنگە درێژ بخایانێ و ڕەنگە زوو ئەم کابینێ تشکیل نەکرێتن ئەم کابینێ تشکیل بکرێتن لە ماوەی داهاتوودا اینجا ئەگەر بێت و لایەنە سیاسەکان فشارێک دروست بکەن لەسەر حکومەتی تازە بتوانن پاشەکەوتی موچە هەڵۆشێن ئەگەر نا پاشەکەوتەکە خۆی دەمینێتەوە ڕەنگە هیچ گۆڕانکاری بەسەردانێتن و 2019 وەکو 2017 بە قەیرانەوە تێی دەپەڕێنین. بەڵێ زۆر سپاس دکتۆر گیان بێمەلای بەڕێستان. بابەتێکی گرنگ کە دەمێ قسەی لەسەر بکەین بریتیە لە هەڵسەنگاندنی قوتابی خوێندکار لە ناوەندەکانی خوێندن وە لە بەردەم چەند تاقیکردنەوەیەکدا بە تاقیکردنەوەیەک یا دوو تاقیکردنەوە دەتوانرێت خوێندکار بە شێوەیەکی گشتی بۆ ماوەی ساڵێک هەڵبسەنگێرێت واتە ئەو شێوازەی کە ئێمە پەیڕەوی دەکەین لە تاقیکردنەوەکان شێوازێکی تەندروستە لەگەڵ ستانداردە جیهانیەکان بۆ تاقیکردنەوەی خوێندکار و قوتابیان هاوتەری بە یاخود تێبینیەکت هەیە جەنابتان لەوڕوەوە؟ من حەز ناکەم جوابی ئەمە بەمەوە چکە ئێستا خوێندکار لە سعیکردنایە باوەز لەوە بێنی ستاندارد یا ستاندارد نییە با بڵین باشە. ئەگەر ئیجازەم بێ هەندێک شت بڵێم لەسەروی چۆن خۆیان ئامادە بکەن لەوانەیە بەشێ بە لە پرسیارەکانە چونکە ئێستا من باسی شتێ بکەم خوێندکار مێشکەچێ بۆ شتێکی تر وهتا ئەو مۆزوعی مامۆساعاقێکی شەرعی خۆیانە کە داوایەکەن وەکو هەموو چیرێکی تر بەڵام پێم وایە بەشێک نەبوو لە بەرنامەکە و پێشێک نەبووە لە بەرنامەکە باشترە بوو چونکە بەرنامەکە بۆ خوێندکار و خانەوادەی وەڵە خۆشتان نەیزان. بەرحاڵ ستاندارد یا ستاندارد نیە وەکو عەرزم کردی باوازی لێبێنین ئەوەی کە گرنگە خوێندکار خۆی حازرکە بۆ تاقیکردنەوە نەک بۆ تاقیکردنەوەی شتێکی دیاریکراوە مەبەستم لە قسەکە خوێندکاری وامان هێڵە من خۆم حازرەکەم بۆ بۆشایی هەڵبژاردنێتەوە سعیەکەم بۆ هەڵبژاردن بۆشاییەتەوە ئەمە غەڵەتەم سعیکردنە. سعیکردن ئەبێ خۆت حازرکەی بۆ تاقیکردنەوە هەرچێکیان لێ پرسیت بە شەرح بوو بە هەڵبژاردن بوو بە بۆشایی بوو بە ڕاست و هەڵە بوو ئەبێ تۆ بتوانی وەڵام بدەیتەوانێ. ئەبێ ئەوەش بزانی کە تاقیکردنەوە بۆ ئەوە نییە بتخەن بۆ ئەوێ بزانن ئاستی توانای تۆ چەنە
بەڵام لەوە ئەچێ پرسیارەکان تۆزێک گران بێ هەندێک شوێن هەیە پرسیارەکانی جیاواز بێ فکری جیاوازی تیابێ دادی ئەوەی کە تەلەبە ئەیدا ئەوەیە سعی ڕۆژانە نەفوتێنێ بە هیچ شێواز چونکە سعی ڕۆژانە دلیلی سەرکەوتنە بەڵام بەشێکی باش لە تەلەبە چیەکەش تەنها ڕۆژێک دوو ڕۆژ پێش ئیمتیحانتر گورج دەبێتەوە سعیەکە لە بەرەوەی سترێس زۆری بۆی هەنێ ژنەویش دەرسی نایەتێ کە ئەمە هەڵەیەکی گەورەیە تەمان نەتیجە خراپەکە شتێکی تر کە خوێندکار زۆر زەڕۆرە بیکە ئەگەر ئێستاش فریان ناکەوێت لە دوای تاقیکردنەوەکان ئەمە بکە پرسیار زۆر حلکردن من زۆر بە تەلەباڵم هەندێکی وازانێ بۆ خۆشی پێڵین مەبەست لە پرسیار زۆر حلکردن ئەوەیە کە یەکێک بۆ نمونە سایقیەکە هەتا سیارە زۆرتر لێ بخڕێ و هەڵەکانی بدۆزێتەوە باشتر فێرە بێ تۆی تەلەبەش کاتێک کە پرسیار زۆرتر حلەکەی لە هەر بوارێک بێ شەرح بێ یا پرسیاری حسابی بێ هەتا پرسیار زۆر حلکەی فکرەی جیاوازە بۆ دروستە بێ هەم مراجعەی معلوماتەکەیت هەم معلومات فێرەبی هەندێک نازانێت لە کاتی پرسیار حلکردنا معلومات فێرەبی زانیاری ترێتە سەر زانیاریەکانە و هەمیش دەستت ڕایە و مێشکت فکرەی جیاوازتری بۆ دێ بۆ منە لە باتی پرسیارێک 10 حلکە لە باتی 15 حلکە بەتایبەتی وانەی خوێندکارە کۆتایەکان وانەی بە کەلۆریان هەیە خود باڵێ وزاریان هەیە زۆر گرنگەتر لە هەر مانگێکا بێت لە من کۆرسایە بێت لە سەری ساڵ بێ پێویستەکە پرسیار پێشوەختە زۆر حلکەن بۆی ڕابێن چونکە شکلی پرسیارەکان عاتن لە یەکەوە نزیکە سیغەکەی ئەگۆڕێ شێوازەکەی ئەگۆڕێ یاخود هەندێک ڕقم ئەگۆڕدرێ بۆیە ئەوە بەشێکە لە هۆکاری سەرکەوتن بۆ تەلەبە و شتێکی تر لە تەلەبە من حەزەکەم لەوە تێبگا کاتێک کە تۆ نەتیجەی ئیمتیحانت بۆ دێتەوە مانای ئەوە نیە تۆ فاشلیت نا مانای ئەوەیە وەکو چۆن ئەگەر یەکێک بچێ فەحسێکی خوێن بکە یاخود بێ بۆ لای ئەمە پزیشک فەحسی بکەین و پرسیاری لێ بکەین دوای فەحسی بکەین دوای بینەرین بۆ مختبەر فەحسی خوێنی بکەین هەموو ئەمانە بۆمان دەرەکەوێت کە ئەم کەسە بۆ منە کێشەیە لە مەعیدەیە کە ئابەی هەیە بە مانای ئەوە نییە ئێمە غەڵەتمان تیا دۆزیۆتەوە نامانای ئەوەی خەلەلێک هەیە لەم سیستەمە پێویستەکە چاکی بکەین کە ئیمتیحان نەتیجە بۆیێتەوە لە باتی 20 لە 20 بۆ 15 هێناوە 10 هێناوە 8 هێناوە مانای ئەوەی خەلەلێکت هەیە لە دەرسی فیزیایە یا لە دەرسی ئابووریە بۆی تۆ پێویستەکە ئەو خەلەلە بزانی بۆ هەیە و چۆن چاکیکەی گرفتی ئێمە ئەوەیە کاکزانە ڕێگەم بە ئەمەش بڵێم لەوانەیە لە مناڵیەوە فێریان کردبێتین لە بیئەوە لە ژینگەوە لە ماڵەوە لە میدیاوە هەتا لە خوێندنگەش بۆیە من بەڕادەیەک لە ڕادەکان من دایمە گلەیم لەوە هەیە کە مامۆستا دایمەن تەلەبەی باشترین و زیرەکترین دەرەکە ئەی بۆ تەلەبانەش دەرناکەی کە زۆر باشن لە وەرزشە کە زۆر باشن لە وێنە کێشانە ئیبداعیان هەیە من ڕخنە لە مامۆستا ناگرم فقط ئەو قسەیەکە یگرم مامۆستاش لە سیستەمەکە هێنایەتی کێشەکە لەوایە خوێندکار وازانێ فەشەل یەکسان نییە بەسەرکەوتن شکست هێنان لە مەرحەلەکانی ژیانە و لە خوێندنە یەکسانە بەسەرکەوتن ئەوەی شکست نێنە ناتوانێت سەرکەوتو بێ پێویستە من دایمە تەلەباڵم تایبەتی پەکەلۆری پۆلی دوانزەڵم حەزکە لەم سەر زۆر غەڵەتکەی حەزکە غەمەنە غەڵەتکەی نییە خۆ بێزاربی بۆی لەو سەر غەڵەت نەکەی غەڵەتی ئێرە توانین چاشیکەین مزغڵەتی هەیە ولا ناتوانین چاشی بکەین وەکو ئێستا ژیان وایە تۆ ئینسان هەتا بتوانێت باشە بکات چونکە لە قیامەت بێ ڕاز ناکرێتەوە وانە عینەن سیستەمە لەبەر پێویستەکە یەک خاڵی تریش تەلەبە بە سیستم سعی بکە ناکرێت بە عەشوایی دەستیەوە کتێبەکەی 10 ساعات لەسەرێک لەسەرێتی و دوای وازی لێنێ 2 ڕۆژ سعی ناکە سیستم سعی کەمکەمە ئیسراحەتی کەمکەمە مثلا ساعتێ سعی دایمەن ئەم ڕێنمایەکەن کە علمیە 5 دقە بشوو بۆ چونکە لەمەیە تەلەبە تاقەتی بۆ گەڕێتەوە وزەی بۆ گەڕێتەوە هێزی بۆ گەڕێتەوەوانێ ئەمما یەکێک 4 ساعت سعیەکە تەرکیز کەمە خۆ پێی خۆش بێ پێی ناخۆش بێ بۆیە کە ئەچێ ماندووبوونی خۆی دەرکات زۆری پێچێ وەکەیەتەوە سەر سعی لەوانە کاتێکی زۆری پێ بچێت بۆیە باشترین جۆری سعی هەیە لەوانەیە جیاواز بێ هەندێک تەلەبەیە حەزەکات 10 دقە بشووە بەڵام لەوە زیاتر نا زۆر گرنگە بمبەخشەمەش بڵێم زۆر گرنگە بەشی دەروون و ڕۆحی خۆی لەبیر نەکا لە کاتی سعیکردنە بۆ مانای پشووە دەروونیەکان بچێتە دەرەوە پیاسە بکات بگەڕێ و لەگەڵ پەروەردگاریشە لایەنە ڕۆحەکەی فەرامۆژ نەکە زۆر سپاس مامۆستا عومەر دەگەڕێمەوە لای بەڕێستان جەنابەت وەک کادرێکی پەروەردەی و وەک بەرپرسێکی یەکێتی مامۆستایانی کوردستان پێ دوایە حکوومەتی هەرێم میکانیزمی تاقیکردنەوەکان پێداویستیەکانی تاقیکردنەوە ژینگەی تاقیکردنەوەکان لە هەرێمی کوردستان تا چەند فراهەم کراوە بۆ قوتابی خوێندکار کە بە دەروونێکی ئارام و ئاسوودەوە تاقیکردنەوە بکات بەڵێ کاک زەنە وەڵام ئەمەشان پێما گرفتێکی ترە من وەکو برای بەڕێزم کاکتۆر ئاماژەی پێکرد زۆر لە ڕووی سایکۆلۆژیەوە کە کاتی سعیکردنی قوتابیەکانمانە ڕەنگە تۆزێ ناخۆش بێ باسی لێوە بکەن بەڵام من پێم وایە ئەمە حقیقەتێکە یعنی زۆر زاری وایە ناچار دەبینێمە باسی لێوە بکەین ژینگەی قوتابخانەکان لە ڕووی ژینگەییەوە من پێم وایە حکوومەت ساڵانە ئەمەش قەیرانێکی گەورەیە
ئەمەش گرفتێکی گەورەیە بەرۆکی قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندنی گرتووە بە شێوەیەک لە شێوەکان کە بەتابەتی ئێستا وەرزی سەرمایە وەرزی بەفرە سەرماسۆڵێکی زۆر لە ناوەندەکانی خوێندن هەیە بەهۆی ئەوەی کە حکومەتیش نەکنەوتی بەسەر قوتابخانەکان بەسەر ماڵەکانیش دابەش نەکردووە ئەگەر دابەشی کرد بێ لێرە و لێ ڕەنگە زۆر کەم بێ وەکو پێویست نەبێتن بۆیە دەبێ ئەمڕۆ حکومەت لە ڕووی دابینکردنی سۆپا و دامێنکردنی ئامێری گەرمکەرەوە لە ناوەندەکانی خوێندن لە هۆڵەکانی تاقیکردنەوە ئەمە بەڕاستی ئەرچی سەرشانی حکومەتە دەبێ لەم چەند ڕۆژەدا دابینی بکاتن بۆ ئەوەی قوتابیەکانمان بتوانن لەم بەیانیە زووە چکە خۆتان نەزان تاقیکردنەوەکان هەمووی بەیانیە لەم بەیانیە زووە لەم سەرما و سۆڵا بە تایبەتی شوێنە دوورە دەستەکان ناوشار خۆش ساردە بەڵام شوێنە دوورە دەستەکان هەر ڕەنگە برێم دوو ئەوەندە سارتر بێتن پلەی گەرما زۆر نزم دەبێتەوە لەم شوێنانە بۆیە حکومەت دەبێ وەکو ئەرکێکی سەرشانی دەبێ ئەگەر بێتن خەمخۆرێک بێتن بۆ پرۆسی پەروەردە خەمخۆرێک بێ بۆ ڕۆڵەکانی ملەتەکەی بۆ ئەوەی کە ئاسی زانستی و معریفی لە ناوەندەکانی خوێندن بەرەو پێش باتن و پەرەی پێ بسێنێتن پەرە بسێنێتن دەبێ بەڕاستی مشور لەوە بخواتن بۆی بتوانیتن پێداویستەکانی ناوهۆڵ پێداویستەکانی تاقیکردنەوە بۆ قوتابیان و خوێندکاران ئامادە بکاتن کە ئەمە وەکو گوتم ئەمەش گرفتێکە لەسەر لە بەرۆکی هەرێم ئێمەی گرتووە بەرۆکی ناوەندەکانی خوێنی گرتووە لە هەرێمی کوردستاندا ئەمە لەلایەکەن لەلایەکی ترەوە بۆی ژینگەی قوتابخانەکانمان وەکو پێویست بێتن قوتابیەکانمان بتوانن وەکو برای بەرزم کاکتۆر ئاماژەی پێکرد بتوانن لە حاڵەتێکی تەندروست و بەشێکی تەندروست بتوانن تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن ئەبێ مامۆستا بەڕێزەکانیش بەڕاستی و بەڕێوەبەراتی قوتابخانەکانیش ئەبێ هاوکار بن ئەبێ هاندەر بن بە تایبەتی ئەگەر لەم وەرزە سەرمایەدا قوتابیە خوێندکارەکە تۆزێ دوا دەکەوێتن چەندەقەیەک دوا دەکەوێتن نابێ ئەمە بێتە مای ئەوەی کە قوتابیەکە بێبەش بکرێتن لە تاقیکردنەوەکان قەی چێکاتن قوتابیە ڕەنگە فریانە کەوت بێ ڕەنگە ڕێگا قەڵە بارق بێ ڕەنگە سەرماسۆڵ ببێتن لە سەرمانێ توانی بی تۆزێ بێتە دەرەوە تۆزە زوو بێتە دەرەوە ئەمە چاپۆشی بکرێتن و هاوکاری قوتابیان و خوێندکاران بکرێ بۆی بتوان هەمووان بەیەکەوە خزمەتێکی چاک بە ڕۆڵی پەروەردە بکەین و بتوانین ئاستی زانستی و معریفی لە ناوەندەکانی خوێندن بەرەو پێش ببین. زۆر سپاس دکتۆر گیان بۆ پرسیاری کۆتایی دێگەڕەوە لای بەڕێستان ئاماژەت بە چۆنیەتی و ڕێگەکانی کۆششکردن کرد لە بەردەم قوتابی خوێندکاردا بەشێک لە قوتابی خوێندکارمان هەیە کە بەتەنێ ناتوانێت کۆشش بکات واتە سعی بکات لەوانەشە نەتوانێت لە بەردەم مامۆستاکەیدا چۆکدا بدا و دەرسەکەی لێ وەرگێ بەوەی کە شەرمی لێ بکات هەندێکیان بەیەکەوە سعی دەکەن واتە کۆمەڵی قوتابی کۆ دەبنەوە لە شوێنێک بەیەکەوە کۆشش دەکەن و هەر یەکێکیان بابەتێکی گرنگ بۆ ئەوەی کە دیاری دەکات کە لێی پرسێتەوە یاخود بەیەکەوە بزانن تا چەند دەتوانن ئەم بابەتە سعی بکەن و دەرەخ بکەن ئەم شێوازە زۆرجار لەلایەن دایک و باوکانەوە بە خۆت زیینەوە لە سعیکردن لە قەڵم دەدرێت بە بڕوای بەڕێستان شێوازێکی دروستە و لایەنە ئیجابی و سلبیەکانی کامانن ئێمە دوشتمان هەیە تێگەیشتن و چەسپاندنی زانیاری ئەگەر مەسەلە تێگەیشتن بواتە پێش امتحانات قەیچێکە باتە لە بەبەیەکەوە سعی بکە بە مەرجێ معلوماتەکان بۆ یەکتری شێرح بکەن بەڵام کات بە فیڕۆ نەدەن ئەمە ئامۆژگاری من بۆ خوێندکار بۆ کاتی امتحان ئەوەیە بە تاق تەنیا سعی بکە باشترە بۆ چونکە بتەوێت نەتەوێت لە تۆ لە چەسپاندنی زانیاری چەسپاندنی زانیاری پێویستی بە خۆت هەیە زیاتر پێسکە خۆت و کتێبەکەبی چکە پێشتر تۆ تێگەیشتویت ئێستا بە معلوماتەکان بە سەراچوونەوەیکی بۆ بکەیت تا بتوانین زانیاریەکان بە باشی وەرگری بۆیە یەکێک لە تەریقە باشەکانەوە ئەو ڕۆژەی ئەخیری امتحانی ئەو دوو ڕۆژەی ئەخیری امتحان خۆت بی ئەمما باقی کاتەکانی تر لەگەڵ برادرابی ئەبێ وەلەو ئیستثنا هەیە بۆ تەلەبەی جامیعە تەلەبەی جامیعە و پەیمانگا تۆزێک جیاوازن لەبەرەوەی سیستمی خوێندنەکە جیاوازە وەکو ئامادەیی و تۆستەکانین ئەوان ئەکرێت جاری وایە بەیەکەوە سعی بکەن بەتایبەتی لە شتی عەمەلیە شتەکە عەمەلیە و پێویستکە بەیەکەوە بن ئاساییە بەڵام ئامۆژگاری من بۆ متەوەستە ئامادەیی و ناوەندی باشتر وایە بەیەکەوە نەبن لە ڕۆژی امتحانە خودی امتحانەکە. بەڵێ بەڕێز دکتۆر زانا ئەحمەد قەساب پزیشکی پایە بڵندی دەرونی زۆر سپاسکە لە ستودیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان بووی زۆر بەڕێز مامۆستا عومەر مامۆستا نۆزات عومەر مامۆستا شارەزە لە بواری پەروەردەیی زۆر سپاس دەکەین کە لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بووی خۆشەویستان و ئازیزان ئەڵقەیەم جارێ بەرنامەی گفتوگۆ بە پایان هات تا دیدار و بێگەشتنەوە بەخوای گەورەتان دەسپێرم.